دەچنەوە بۆ قۆناغی یەکەم کاتێ کچێک لە دایک دەبێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن تۆ معاملەی لەگەڵاکە ئەفەرمێ بە هەمومان لا تکرهوا البنات واتە لەگەڵ چینی ئافرەت کە لە دایک دەبێت لەگەڵ ئەمانەدا فإنهن منسیات غالیبات کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصلاة والسلام ئەمانە موژدەی بەخشراوی خوان وریابە چارەی خۆت مەدەیەکە تەنانەت گلێ ئەومانش لێکا خواگیان چونکە لە جاهیلیەتدا هەرکە کچێکی بووە عەیبە بوو ها بگەڕێینەوە جاهیلیەت کچی بووە عەیبە بوو ناو کۆمەڵگادا نابێ باسی کردایە ئەبێ بیکوشتایە ئەبێ وەک عارێک بوو وەک عەیبەیەکی گەورە بوو ئیسلام هاتەوە عەیبەی لادا وتی ئەگەر ئینسان خێزانی پێکێنە هەر پیاوێک ئەگە کوڕی بوو ئەبێ پێی خۆش بێ ئەبێ عەقیقەی بۆ بکە ئەگە کچی بوو ئەبێ هاکەذا هەروە بێ نابێت چاو بداتە یەکە پێی ناخۆش بێ عەفوو کە پێی ناخۆش بوو خوای گەورە گلەیەکە لە قورئاندا تەماشا بکەین پەروەردگار کە تۆماری کردووە یان لە سیرە و ژیانی قەبایل و قەومانی تر پێشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یاواتە فەرمێ شارەمەدنەیەکە ئەمە موژدەیەکە ئەمە بەخشندەیەکە لای خواوەدایە بە تۆ ئەمە ئەومان پێڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتی کە تۆ منداڵێکتە بێ ئەم منداڵە ئافرەتە بڵین چینی مێینەیە کچە ئەگە تەماشاشکەین ئەی ئەم کچە چیمان دەست ئەکەوێ ئەم کچە وەک باوک ئەگەر ئێمە خزمەتی بکەین وەک دایک ئەگە خزمەتیکەین چیمان دەست ئەکەوێ من عالە ثلاث بنات هەر کەسێ سێ کچی هەبێ بە جوانی بەڕێکی پەروەردەی کە گەورەی بکە و پاشانش بیدا بەشوو بگێتە حەڵاڵی خۆی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصلاة والسلام هیچ پاداشتێکی نییە جگە یەک پاداش نەبێت چی ئەی پێغەمبەری خوا ئەوش باشتە واتە فەخرێکە بۆ کەسێک کە کچی زۆر بێ کەسێک کچی بوو بە جوانی خست ڕێک و پێک پەروەردەی کرد و جوان گەورەی کرد دوایەوە دای بەشوو بە ڕێک و پێک ئەدای کرد جوان ڕێک و پێک گەیاندێ ئەمانەتەکەی گەیاندە دەستی ئەمانەتی خۆی ئەو موژدەی لێبێ هیچ پاداشتی بەخێوکردنی ئەو کچانە بۆ دایک و بە باوک هیچ نییە ئیلا باش نەبێ چی موژدەیەکی خۆشە مسڵمان عەزیزەکە ئەمە ئیسلامە بەرامبەر ئافرەت